سڵاوتان لێبێ خۆشەویستان. بە درێژایی مێژوو کورد ئەوەندە چەرمەسەری و ناڕەحەتی و ئازار و دەربەدەری و کوشت و بڕی بەرامبەر کراوە و دوژمنەکانی هەوڵی سڕینەوە و نەهێشتنی نازنامەی میلەتیان داوە، ئەگونجێ بڵێن شین و لاوانەوە یان بۆم نەشین گێڕی و وەکو ئەڵێ نووسینی ئەم خەموو ئازارە یە بەشێکی کاریگەر بێ لە نێو ئەدەبیاتی ئێمەدا و لە نێو ئەدەبیاتی ئێمەشدا گۆران ئەتوانین بڵین لە شاعیرە هاوچەرخەکانمانە تا ڕادەیەک پێشەنگی ئەم جۆرە لە ئەدەبیاتەیە کە ئەویش ئەدەبیاتی شین و شینگێڕی و لاواندنەوە و نووسینەوەی خەموو ئازارەکانی خود و کۆمەڵگەش. لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕەوف عوسمان نووسەر و لێکۆڵەر باز لەم چەمک و بوارەکەین لە شعر و ژیانی گۆرانی شاعیردا. دکتۆر گیان سوپاس دەکەم کە بژین باشین. قوربان بە سەرەتا لە پێگەی شین و شعر و ئەدەبیاتی شینگێڕی بپرسین لای گۆران چ پێگەیەکی هەیە و کامەیە ئەم پێگەیە؟ بەخێر بێن سەرچاو خۆی لە واقعا شیوەن کاردانەوەی مرۆڤە بەرامبەر بە ئەو حاڵەتە نائاساییە تراژیدیایی کە بەسەر مرۆڤایەت و ئەمرێت. ئەم کاردانەوەیە زۆر جار بە نێگەتیڤ ئەشکێتەوە بە تایبەتی ئیتر کە گریان و ڕەشبینی و پەردەی خەم بەسەر خاوەن مردۆکایەت و ئەوانە ئەوەی کە شیعرەکاڵێ زۆر جاریش لاپەڕەیەکی گەشترە کاتەوە کە ئەڵێ مەسیرەی ژیان بەتەنیا کە ئەو ئەمرێ خەڵقی تر لە دوایەوەیەت و وەکو گوڵێک وەکو چوزەرەیەک جارێکی تر سەر دەرەکاتەوە ئەمانە یعنی بە هەردوو ئیتیجاکە ئەبێ هەبێت. لە تەحسیل حاصڵە شعری شیوەن بە ئەدەبی مناسەبەت ئێعتیبارەکرێ. ئەدەبی مناسەبەتیش بە مەفهومی ڕەخنەی ڕیچارد و ئەلەنتیت و ئەوانە کە ئەڵێن بابەتی مناسەبەت ئەبێ شاعرەکە زۆر گەورە بێ بۆ ئەوەی مناسەبەتەکە بەکاربێنێ بۆ تەعبیر لە ئەفکارەکانی. هی واشەیە کە توانای ئەوەی نییە هەر ئەدەبی مناسەبەتەکە هەندێک شتەڵێ و ئەڕوا، بەڵام ئەوەی گۆران نە. گۆران لەبەرەوەی شاعرێکی گەورەیە، ئەم شاعرە گەورەیە وای کردووە کە مناسەبەتەکە بەکاربێنێ بۆ دەربڕینی حاڵەتە مرۆڤایەتیەکە، بۆ تەعبیر لە عەبقەریەت و توانای خۆی کە تا چەند زاڵە بەسەریە، چکە زۆر شاعر زاڵ نابن بەسەر ئەدەبی مناسەبەتە. و مەرجیش نییە بە تەنیا شیوەن هەر بۆ مرۆڤ بوو بێت. لە مێژووی ئەدەبی عالەمیە شیوەن بە تەنیا هەر بۆ مرۆڤ نییە. مەسەلا بۆ نمونە ئیبن ڕۆمی کاتێکە بەسڕیان سووتانووە کە بەسڕیان سووتانووە حرەکەی زنجەکان سووتانویانە، ئیبن ڕۆمی جوانترین شعری بۆ بەسڕەوتووە شیوەنیەکات کە ئەمە یعنی وە گوتم مەرج نییە ئەوە بێ. لە شێخ سەلامی شاعر شعرێکی زۆر بەهێزی هەیە بۆ ملەکەوەی لای پێنجین وەکو شیوەنە ئەویش تەقریبەن لەو بابەتەیە. لە ئەدەبی فرعونیەکانە شیوەن زۆر زۆرە. ئیزیس شیوەن بۆ ئۆریسۆری برایەکات بە چەند شعرێکی زۆر جوان. لە لاپەڕەکانی تەوراتە ئەبینین شیوەنی زۆر جوانی تایە بۆ جەنگاوەرەکانیان کە چیان بەسەر هاتەوە چۆن کوژراون و ئەوانە ئەم شیوەنیان بۆ ئەوکە. هەروەها لە ئیلیازەی هۆمیرۆس و ئەنیازەی فەرجیل و ئەوانە دیسانەوە شیوەنی بەهێزی تایە بۆ جەنگاوەرەکانیان کە لە کاتی شەڕە کوژراون. ئێلیۆت شاعری گەورەی ئینگلیز بۆ وێرانە خاک دوای حەربی عالەمی ئەویش کۆمەڵی شعری جوانی هەیە هەر بۆ خاکەکەیە بۆ وڵاتەکەیە کە چی بەسەر هاتووە بەدەست شەڕەوە ئەمانە. لە قورئانیشە ئەهلی جەهەنەم جەهەنەمیەکان کە چۆن شیوەنە گێڕن بۆ ئەو ژیانەی کە تایەتی ئەمانە لە قورئانە فەرموێ قالوا يا ويلنا من بعثنا من مرقدنا هذا ما وعد الرحمن وصدق المرسلون. يعني لە قورئانیشە دیسانەوە هەستەکەی نەک شعر
پەخشانی شیوەنی بەهێزی تایە لەسەر حاڵی ئەوانەی لە جەهەنەمان چۆن ژیان بەسەرە بن. هەروەها ئەگەر چاو بجێڕی زیاتر ئەبوو عەلای مەعەڕی ئەویش لە ڕیسالەت الغوفرانە دیسانەوە هەندێ بە زۆر حاڵەتی تەراجیدی باسی ئەوانەیەکە کە لە جەهەنەمان. دانتی نووسەری گەورەی ئیتالی ئەویش هەر کە باسی جەحیمەکات زۆر بە جوانی جۆرێک لە شیوەن بۆ ژیانی ئەوانەی کە لەوێ ئەڕۆن. لەبەرەوە ئەدەبی شیوەن ئەدەبێکی دەوڵەمەنی عالەمیە، پانتاییەکی فراوانی گرتوتەوە لە شیوەن بۆ مرۆڤەوە گواسراوەتەوە، بۆ شیوەن بۆ وڵات، بۆ شیوەن بۆ ڕووبارێک کە وشکەکە، بۆ شیوەن بۆ شارێک کە کاولەکرێ. ئەمانە هەموو لە ئەدەبی جیهانیە پانتایەکی گەوریان گرتووە. دکتۆر پێش بەرنامەکە باسمان لە ئەدەبیاتی ڕووسی کرد. یعنی من هەمیشە دەڵێم هەر میلەتێک شتێکی کردوتە پێوەر و هۆکار بۆ سەرکەوتنی خۆی. یعنی ئەگەر جوولەکە هۆڵۆکۆست و تراژیدیاکانی خۆی کرد بێتە سەبەبی پێشکەوتن و سەرکەوتنی خۆی، ڕووس بە نووسینی خۆی بە ڕۆمانی مردوخۆرەکان و بە ڕۆمانەکانی دیکە بە نووسینە زۆر زۆر کاریگەرەکان توانیوێتی خۆی لە نێو وەکو ئەڵێ شەپۆلی شارستانیەتی دنیا و هاوچەرخە خۆی بدۆزێتەوە، خۆی سەرکەوتوو بکە. بۆچی ئێمە لەگەڵ ئەم هەموو مەئەسات و ئازار و دەربەدەری و ئەنفال و کیمیابارانە هێشتا ئەدەبیاتی شیوەن لە نێو شیعری شاعیرانمانە، لە نێو ڕۆمانووسەکانمانە ئەدەبیاتێکی زیندونیە. ینی زۆر بە کەمی ئەبینین. بۆ منە شێرکۆبێکەز هەیەی، گۆرانی شاعیر هەیەی، ئەگونجێ هێمنی موکریانی هەبێ، بەڵام لە چاو ڕووباری پڕ لە خوێن و ئازار و ئارەقی ئێمە هێشتا ئەدەبیاتی شیوەن و ماتەم و خەم و ئازار نەبووەتە ئەدەبیاتێک کە مۆرکێکی تایبەتی بێ بۆ ئەدەبیاتی ئێمە. ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەزەنی چۆنە؟ یعنی ناڵێم نیمانە هەمانە، بەڵام لە ئاست خەمەکانە لە چاوت ئەو دۆخەلا نالەبارەی بەسەر میلەتەکەمانە هاتووە. مەسەلا سالم شعری هەیە بۆ سلێمانی دوای ئەوەی کە تورکەکان هاتوون داگیریان کردو و کاولیان کردو. ئەمانە شعری زۆر بە قووەتی هەیە. نامەکەی بینی نالی و سالم دیسانەوە جۆرێکە لە شیوەن بۆ سلێمانی بەو حاڵەتی کە تایەتی. زێوەر یەکێکە لەو شاعرانەی کە ئەو بێخود هەردووکیان شعری شیوەنی زۆر جوانیان هەیە، بە تایبەتی بێخود یعنی شعری شیوەنی بەهێزی هەیە. بەڵام لەسەر ئاستی ئەنفال بۆ نمونە حەقە بوترێ کە کورد کەم تەرخەمە، کە نووسەرەکانی کەم تەرخەمن. بەشێکی پەیوەندی بە کەم تەرخەمیەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە ئاستی داهێنانی نووسەرەکەەوە هەیە کە نەیتوانیوە. خۆی واقعانە زەین چۆنە بە من پێ بڵێم، یعنی ئێمە بە شێوەیەکی گشتی میلەتی کورد بە شێوەیەکی گشتی جۆرێک لە بەتایبەتی نووسەرەکانی کەم تەرخەمی هەیە بەرامبەر بە کێشە نەتەوایەتێکەمان. ئەگینە ئەبوو لەسەر ئەنفال شتی زۆر گەورە بووترە، بەڵام بەداخەوە نەوتراوە. یعنی تۆ کە سەیری ئەدەبی هینەکەیت، ئیلیازە و ئینیازەکەی ئەوەی یۆنانیەکان. یعنی ئەمە کە سەیرەکەی عالەمێکی گەورەیە، کە سەیرەکەی ئەمە زیاد لە 20,000 بەیتە شعر شاعرێک هاتووە وەسفی شەڕەکانەکە، وەسفی مەئساتەکانەکە. لای ئێمە ئەمە نەبووە بەداخەوە. و ئێمەش حەزەکەم ئەوەش بڵێم دوژمن فرسەتی ناوین بە درێژایی وەخت هەر لە شەڕ و تنگانە و ناخۆشی و شۆڕش و دێهات سووتان و ماڵکاولکردن و ڕاکردنی خەڵق و گرتن و بەندیخانە و یعنی ئەمانەش تا ڕادەیەک کاریگەری نێگەتیفیان هەبووە بۆ سەر ئەوەی کە نەهێڵەن داهێنانی گەورە لە ناو میلەتی کووردا بکرێ، لە ئەدەبی کوردیا بکرێ. واتە هۆکارەکەی هەندێک هۆکاری بابەتیە، هەندێک هۆکاریشی
یعنی خودیە کە پەیوەندی بە ئەدیب و نووسەر و شاعرەکانەوە هەیە تێگەم ڕۆمان نییە یعنی نۆڤلیستە توانی بڵێ کاتی خۆی کاک حەمەڕەشی فەتاح شتێکی نووسی بە ناوی ئەنفالەوە من ئەوەی کە بینی بێتم هەر ئەوەیە لەوە زیاتر نەوترە. دکتۆر بە بچینە لای شیوەن و ماتەم و شینگێڕی لای گۆرانی شاعیر لەکوێیە بۆ منە یام کامانن ئەو بابەتە شعریە شینگێڕیانەی کە گۆران لە شعری خۆیان جێی کردوونەتەوە و بۆچی گۆران شیوەن و ماتەم بەشێکی دانەبراوە لە دیوان و شعری گۆران لەواقع گۆران خۆی یعنی ئەو بەڵگەی ئەوەیە کە ئەو هەموو بەرهەمە شعریە شیوەنەی کە هەیەی بەڵگەی بوونی سۆز و عاتیفە و خورپە و هەستێکی ناسکە بەرامبەر بە ژیان بەرامبەر بە مردن ئەو پرسیارە گرنگانەی کە ئەکرێت بەرامبەر بکە مرۆڤ بۆچیەتە ژیانەوە و بۆچی ئاوا ئەمرێت و ئەو کۆتاییە تراژیدەی کە هەیەی و لەبەرەوە گۆران کە کاتێک قەڵەم ئەگرێ بەدەسەوە و باسی شیوەنەکات هەموو دڵ و خورپە و هەست و جانی لەگەڵ قەڵەمەکایە بەنووشی قەڵەمەکەوەیە اینجا ئەم لە مناڵەکانیەوە دەست پێکات شعری هەیە بۆ فایق بێکەس شعری هەیە بۆ گوڵاڵەی کچی بۆ هیوای کوڕی بەڵام لە سەرەتاکانیە دوو قەسیدەی وتووە یەکیان بۆ بێکەسە یەکیان بۆ مەحموود جەودەتە زیاتر ئەم دوو قەسیدەی گۆران کەوتێتی ویستێتی فکری سیاسی و کۆمەڵایەتی خۆی لەو دوو قەسیدەیە دەرببڕێ یعنی دوو قەسیدەکە جگەلەوە کە خەم و خەفەت ئەیا بە خوێنەر کە خوێنێتەوە هەستی پێەکە بەڵام لە هەمان کاتە وەک فرسەتێک وەک پردێک باسی باری سیاسی ئەو سەردەما باری کۆمەڵایەتی ئەو سەردەما باسی ئەوەی کە چۆن شاعرێکی گەورەی تێکۆشەری وەکو بێکەس کە ئەمرێت وەک پێویست کۆمەلگا شیوەنی بۆ ناگرێ وەک پێویست تەعمیم ناکرێ مردنەکەی بەسەر خەڵقا لەبەرەوە ئەو شیعرانەی گۆران کە بۆ شیوەن و توێتی طبعاً هەمووی لە یەک کاتە نەوتراوە کاتی جاجا وتراوە بە جۆرەی شوێنەکان لەبەرەوە ئاستی قەسیدەکانیش بەهێزی و لاوازیان وەکو یەک نییە بەرزی و نزمی تێکەوتووە چ بە جۆرەی کەسی شیوەن بۆ جێڕاو چی بە جۆرەی خودی خۆی بەرامبەر بەو کەسە یعنی ئەو هەستەی کە گۆران بەرامبەر بە هیوا و بەرامبەر بە گوڵاڵی کچی بووە ئەو هەستە جیاوازە لەگەڵ هەستێکی بۆ بێکەس یا بۆ مەحموود جەودەت بێگومان جیاوازە چکە ئەمان جۆرێکی ترە ئەمان هی باوکایەتیە بەرامبەر بە مناڵ کە جۆرێک لە سۆزە بەشێک لە خۆی دانێ ئەوی تریان بۆ سیاسیەکی وتووە کە ڕەفیقەتی بێگومان هەستەکان یعنی جیاوازن لە یەکەتوانی بڵێ بینیان هەیە یعنی ئەم جۆرێکە ئەو جۆرێکی ترە ئەو شعرەی کە بۆ جوانێکی سیلکوشتووی وتووە گۆران یەکێکە لە قەسیدە جوانەکانی بەڵام لەوە ئەچێ لە سەرەتاکانی دەربازبوونی بووێ لە بەکارهێنانی وشەی عەرەبیەوە بۆ وشەی کوردی پاک چونکە ئەو قەسیدەیە کەلیماتی عەرەبی زۆری تایە و ئەتوانم بڵێم ئەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی دروستبوونی ئەدەبی ئازاد لای ئەو لای شێخ نووری شێخ ساڵح و لای عەبدوڕەحمان بەجی نوفوس و ئەوانە ئەو قەسیدەی ئەتوانی بڵێ لە زمنی ئەو تایپایە لە زمنی ئەو مەجموعایە کە بۆ جوانێکی سیرکوشتی وتووە دیارە ئەو حاڵەتەش حاڵەتێکی یعنی ئاسایی بووە بۆ ئەو سەردەما کە نەخۆشی سیل نەخۆشی سنگ نەخۆشیەک بۆ زۆر باو بووە و عەزیەتی خەڵکی زۆریاوە و زۆر کەسیش مردووە بەو نەخۆشی وەکو ئێستا نییە یعنی نەخۆشی سیل ئێستا چەکی داناوە نەماوە یعنی زۆر کەم بۆتەوە بەڵام لەو کاتا زۆر بووە ئوسلوبی
گۆران لەو قەسیدەیە ئوسلوبێکی ئێژگار ڕۆمانسیە. ئێژگار ڕۆمانسیە یعنی ڕەبتیەکاتەوە بە سروشتەوە، بە گیا و بە شاخ و بە درەخت و بە گوڵ و بە سیزبوونی گوڵ و ئەمانە. یەکێک لەوانەی کە لە ئەدەبی کوردیە کە زۆر مەشهورە بە شیعری شیوەن مەولەویە. مەولەوی قەسیدەی هەیە بۆ مەحموود پاشای جاف شیوەن، بۆ مەحموودی یاروەیس کە یەکێ بۆ لە گەورە پیاوەکانی عەشیرەتی جاف، بۆ خاڵۆی کۆماسی، بۆ عەمبەر خاتوون، یعنی بۆ عەمبەر خاتوون تەقریبەن 12 قەسیدەی هەیە. اینجا شیوەنەکانی مەولەوی لەگەڵ گۆرانە بێگومان جیاوازیان هەیە و ئەم قەسیدەی جوانی بۆ جوانی سیرکوشتوو نزیکە لە بەشێک لە شیوەنجێڕەکانی مەولەوی، چونکە مەولەوی لە سروشتەوە هاتۆتەوە بۆ مرۆڤ و دیارە مرۆڤیش لە تەحسیل حاصڵا بەشێکە لە سروشت، مرۆڤ بەشێکە لە سروشت، بەڵام بەشە واعیەکەی، بەشە بە ئاگاکەی، بەشە بە تواناکەی، بەشە لێهاتوویەکەی. ئەو شیعرەی کە بۆ هیوا و گوڵاڵەی وتووە قوڵپەیە بەڕاستی لە سۆز و لە هەست و لە خۆشەویستی بەرامبەر بە جگەرگۆشەکانی کە لە تەمەنێکا مردوون کە حەقی مردنیان نەبووە، مناڵ زەرنەقوتە و خۆلەی تازە لەدایک. بەڵێ 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 بەڵێ. اینجا لەو قەسیدانە کۆمەڵی پرسیاری ئەنتۆلۆژی وجودی گۆران ئەی بزوێنێ ئەو پرسیارانەیە کە ئێمە بۆ دروست بووین، بۆ ئەمرین، ئەم مناڵە تاوانی چییە لە ئێستەوە وایە، کێ لێ تەمەنی کێ لێ چارەنووسی ئەم مناڵە کە هیوایە وەکو باوکی نابێت. قەس حەزەکەم سێ چواردێرە کتاب بیخوێنمەوە، یعنی بۆی کە خوێنەر بینەر ببوورە ئاگای لێبێ کە ئەڵێ چی گۆران. بە کوڕەکەی ئەڵێ حەقت بوو ئەم هەموو گریانی نامەفهوم و بێمەعنا، زمانی بەست و تەقریری شکاتت بێ لە دەست دنیا. یعنی کە مناڵەکە ئەگریە لە تۆ لە ئێستەوە شکاتەکەی لە دنیا و لەم ژیانەی کە تایەتی. حەقت بوو بێوچان بگری بەسەر تاوانی باوکیمە، بەحر پڕکەی لە تف بیدەی بەناو چاوانی باوکیمە. ئەمە لێرە ئەڵێ بە مناڵەکەی لێرە حەق بوو تۆ گلەی لە من بکەی کە من تۆم دروست کردووە، تۆم قسۆتە ئەم ژیانەوە کە ئێستا ئاوا ئەگریت و بەرەو ینی حاڵە زۆر خراپە. طبعاً ئەم فەلسەفەیە کە باوک پیا و کوڕ ژن نەهێنێ بۆ ئەوەی مناڵی نەبێ و مناڵەکەش لە تەنگانە نەبێ، ئەمە لای ئەبوو عەلای مەعەرریەوە دروست بووە. ئەبوو عەلای مەعەرری چاوی کوێر بۆ نابینا بووە، تا مردووە ژنی نەهێناوە وتوانە بۆ ژن ناهێنی، وتوێتی هذا ما جەناه ئەبی وما جەنەیت عەلا ئەحەد. ئەم زوڵمە باوکم کردوێتی کە من لەدایک بووم و چاوەکانم کوێر بووە و ئاوا بە عەزاب ئەژیم، لەبەرەوە نامەوێت من ژن بێنم نەک مناڵێکی نابینام هەبێت بەم حاڵەوەی لێبێ. ئەم شیعرە کە ئەڵێ حەق بوو تفی بەی بەناو چاوانی باوکیمە تقریبەن بڵێ تقریبەن ئیشارەتێکە بۆ شعرەکەی ئەبوو عەلا، یا مەرجژنی ئەوەی هەربینی بێ بە هەردووچیان لەو کاتە ئەم شتیان وتووە و کە دیاریشە. یعنی اینجا لەسەریە ڕۆ ئەڵێ هەموو هەر قافڵەی بێ ئیختیاری سەرزەمینێکین، هەموو دێن و دەڕۆین تاک و ئەگەین، یعنی ئیتر ئەمرین، یعنی هەمومان ئیختیار بەدەست خۆمان نییە، لە قافڵەیەکە ئەین و ئەچین تا ئەگەینە ئەو حەدەی کە ئیتر ئەبێ لەوێ گڵۆپی تەمەنمان بکوژێتەوە، ئیتر ئەمرین. بەڵام وەلێ کۆچی ژیان کۆچێکی پڕ ئەفسوونە، لە یەک سەرچاوە دوو قەترە، یەکێ لێڵە یەکێ ڕوونە. مەبەستی چییە؟ مەبەستی ئەوەیە ئەڵێ من باسی خۆیەکە دوایەوە گۆران ئەڵێ من لە قەترە لێڵەکەم
کە ژیانم زۆر ناخۆشە. تەمان گۆران هەژار بووە، زۆر هەژار بووە، ژیانی زۆر ناخۆش بووە، زۆر تنگانەی بینیوە، بەندیخانەی بینیوە. بەچی دیارە تۆ کە تۆش وەکو من یا بۆونە چەمی بەخت و عمرە دەکەوێتە نێو چەمی ڕووباری منەوە مەگری ئەگونجێت تۆ لە داهاتوە ژیانێکی لە من شایستەتر و خۆشترت هەبێت. بەڵێ یعنی لە خلالی ئەوە باسی خۆیەکات، لە خلالی هیواوە باسی خۆیەکە کە لە چه تنگانەیەکایە کە چەند ناخۆشە کە ئەو دوو قەترەی کە ئەڵێ لە یەک سەرچاوە دوو قەترە، ئەم قەترە لێڵەکەی بەرکەوتۆ گۆران خۆی ئەڵێ بە تۆ مەگری بەشکم تۆ قەترە لێڵەکە نەبی، قەترە ڕوونەکەبی بە هیوای کوڕی ئەڵێ. چونکە خۆ دەزانی یعنی لەو کۆمەڵگەی کە گۆرانی تاژیاوە کۆمەڵگەیەکی چینایەتی بووە و گۆران ژیانی زۆر ناخۆش بووە و بەندیخانەی زۆری بینیوە لە بەعقوبەوە بۆ سلەیمانی بۆ بەغا بۆ چۆ ئەنجا دەرکراوە، ئەنجا معاشیان بڕیوە، یعنی تنگانی زۆری بەسەر هاتووە. لەبەرەوە هەستی پێەکەی جۆرێک لە ڕەشبینی بەرامبەر بە ژیان بەرامبەر بەو چارە نووسەی کە گۆرانی گەیاندۆتە ئەوە. تەمان گۆران هەر لە ئەوڵەوە ئیتر کە باوکی مردووە ئەمانە و مناڵی بۆ بە تووشەوە لە خوێندن وازی هێناوە و ڕۆشتووە بۆ ئیشکردن بۆی کە مناڵ بەخێوکە، یعنی کۆمەڵێ تووشی شکست بووە، تووشی نەکسە بووە. ئەو نەکسانە وایان لێ کردووە کە جۆرێک لە ڕەشبینی هەبێ. بەڵام جاری واشە بووە لە ئەو پەڕی ڕەشبینیە گۆران ئەو بیر و باوەڕێک کە هەی بووە جۆرێک لە گەشببینی یاوەتێ. بەڵام بۆ کچەکەی ئەڵێ چی گۆران بۆ گوڵاڵا ئەڵێ جگەر گۆشەی عەزیزم نووری چاوم، سەری تاڵە دەزووی ئامالی خاوم. یعنی ئەمەلەکەشم خاوە بەرامبەر بە ژیان، سەری دەزوویەکە کەون بوو نەبێت. ئەوەش جۆرێکە لە ڕەشبینی بەڕاستی بەرامبەر بە ژیان. ئەجەل دات ئاسمان دات، عەرشی خودا دات، حەکیم علمی بەشەر دەرمان ڕەوا دات. تەوان هیچی فریای ناخات، نە حەکیم مەبەستی دکتۆرە، نە حەکیم، نە دەرمان، نە دوعا و پارانەوە، هیچی چارە نووسی مردنەوە ئەبێ بمرێت. یعنی جۆرێکە لە بڵێن وەکوتم وەستانەوە بەرامبەر بە مردن کە کەس دەرەقەتی نایە، کە کەس ناتوانێت لە ئاسیا بوەستێ، کە ها دێت ئیتر ئەگەر پاشا بێ، ئەگەر گەدا بێ، ئەگەر هەرچیە بێ. جاو من حەزەکەم شتێک بڵێم لە کولیاتی سەعدی شیرازیایە. ڕۆژێک سەعدی یەکێک ئەچێ بۆ حەج بە ڕێگایەکە ئەڕوات، کە بە ڕێگاکە ئەڕوا بەلایە تێپەڕن قافلەیەکی گەورە، قافلەیەکی گەورەیەت حوشتر سوار و ئەمانە و ئەڵێ ئەمە کێن؟ ئەڵێ ئەمە گەورە پیاوێکە ئەچێ بۆ حەج، خۆی بە سواری حوشترێکەوەی و ئەمانە. کە پاش سەعاتێ 2 سەعات سێرەکە عینی قافڵە ئەگەڕێتەوە، کە ئەگەڕێتەوە عینی قافڵە سێرەکە کابراکە مردووە. کابراکە کە مردووە ئەمیش بە تەنیا هەر خۆی ئەچێ بۆ حەج و ئەمانە ئەڵێ وەسفیەکات، ئەڵێ نی بە حوشتر سوارم، نە بە زیری حوشتر بارم، نە خوداوەندی ڕەعیەت، نە غولامی شەهریارم، نەفەسێ میزەنم و ئاسوودە عومرێ میگوزارم. ئەڵێ من هیچم نییە وەکو کابرا، نە ساحێب حوشترم، نە ساحێب بارم، نە غولامی ڕەعیەتم، هەناسەیەک ئێم و ژیان بەسەرە بم. باسی بەساتەتی ژیانەکات کە چۆنە و باسی لە خلالی شێعرەکەشە باسی ئەوەکە کە ئەم کابرایە مردووە ساحێبی هەمووی بووە، سواری حوشتر چوە بۆ حەج، پڕێ کۆمەڵی حوشتر بار بووە و ئەمە خوداوەندی ڕەعیەت بووە. ئێستا کە هاتوێتەوە وەکو منیش نییە، ئەوە مرد، بەڵام من ئەچم بۆ حەج، حەجەکەم بەنسیبە بێ. اینجا لە هەمان کاتە وتمان باسی کوڕەکەین کە باوک کە شیوەن بۆ کوڕەکە دیا بۆ کچەکە. شێخ سەلامی شاعر دیسانەوە
شعرێکی بۆ کوڕەکەی شعرێکی شیوەنە زۆر بەهێزە ئەڵێ جەرگ هەڵ ئەقرچێ دل پڕ لە ناڵین جەرگم بڕاوە چۆن ئۆقرە ئەگرێ سەر لە سەرسەرین مێشکم پژاوە کولیل و شینە ئێشم بەنۆرە ڕۆڵە ڕۆڵە دەستە ئەژنۆ بووم بە کۆتەرە لەم دەشت و چۆڵە ئەویش دیسانەوەیەتی مەولەویش هەیەی بۆ شعرێک بۆ لەو مامەسەمەد عەبدولکەریم بەڕەحمەت بێ بە منی وتۆ وتێتی ئەم شعرە مەولەوی بۆ محەممەی کوڕی وتووە شعرێکە بزەبت لەبەرم نییە وا تێگەم هەروان دەورای شار شتێکی ئاوایە ئەویش بۆ کوڕەکەی وتووە بەڵام ئەو عەتف و سۆزەی کە بۆ عەمبەر خاتوون هەیە بۆ ئەو نییە طبعا عەمبەر خاتوون حەزەکەم بۆ معلوماتەش بەم لەسەری ئێمە لەبەرەوەی مەولەوی باپیرە گەورەی دایکمە زۆر جار دایکم بەڕەحمەت بێ لە بەتەمەنەکانی تاوگۆزی بیستووە کە ئەڵێ عەمبەر خاتوون لەگەڵ ئەفغانی بووە لەگەڵ ئەکرەم خان و ئەوانە لە ئەفغانەوە هاتوون عەبدوڵڵا پاشای بابان ویستێتی عەمبەر خاتوون بێنێ بەڵێ مارەیکە زۆر جوان بۆ مەشهور بۆ لە جوانیە دوایی ئەکرەم خان پێی خۆش نەبووە وەکو جۆرێک لە زەعیفی وایە لێەوە هاتۆ و کچەکەی لێبسەن و ئەوانە ناکرێ وتێتی مادام مەولەوی داوای کردووە منەیەم بە مەولەوی هەتام نازناوی مەولەویەش بە مەلای ئەفغانستان و پاکستان هەڵێن مەولەوی بەڵێ ئێستاوەش بۆشە پێڵم اینجا کە وتێتی منیش پێم خۆشە بۆ مەولەوی بێ و هەرچی تەدارەک و ئیش هەیە من لەسەر منە چکە مەولەوی مەشهور بووی تر ئەڵەیە کە مردووە عەمبەر خاتوون مەولەوی ڕۆشتووە بۆ سەر قەبران ئەو شەوە ئەوەڵ شەو لەوێ بووە ئیتر گریا و تەپاوتلی کردو بەسەر قەبرەکە و بۆ بەیانی بە زۆر چوون هێناویانەتەوە ئەهلی دیەکە کە سەیرەکەم وەزعێکی زۆر ناخۆشی هەیە چاوی هەموو گریانە و گیانی هەموو ئەمەش جۆرێکە لە وەفا لە وەفای هاوسەر بەرامبەر یەکتری کە مەولەوی بەو شێوەیە گریاوە بەو شێوەیە طبعا لە ئەدەبی عەرەبیشە شعری شیوەن بۆ خێزان زۆرە بۆ معلوماتێ مەسەلا جەریر هەیەتی تۆغڕایی هەیەتی نزار قەبانی بۆ بەڵقیسی وتووە جوانترین شعر مەولەوی لەسەر ئەو قسەیە کە ئێستا جەناب وتێ مەولەوی فارسی هەبووە جەلالەدینی ڕۆمی بۆ ئەوەی کە ئەم مەولەوی خۆمان جاکەنەوە لە ئێران پێڵێن مەولەوی کورد کە ئەم لە ئاستی مەولەوی فارسەیە بۆ جاکردنەوەیان پێڵن مەولەوی کورد گۆران قەسیدەیەکی تری هەیە یەکێکە لە قەسیدە زۆر جوانەکانی شیوەنە لەسەر بەردەنووسێک لەسەر کوێلی گوڵکۆی گەورە کچێک نووسراوە ئەم گەورە کچە خەڵقی سلێمانیە وە کچێک بووە زۆر جوان بووە کە زۆر جوان بووە کوڕێکی دەوڵەمەند عێلاقەی هەبووە لەگەڵی کوڕە دەوڵەمەندەکە وەڵحاصڵ ئەوەی کە نەویستراو بووە کردوێتی بەرامبەر بە کچەکە کچەکە سکپڕ بووە دوایی باوکی کچەکە زۆر هەوڵیان ناوە لەگەڵ کوڕە دەوڵەمەندەکە کوڕە خواپیاوەکە کە بیخوازێ نەیخواستووە ئاخر شت باوکی کچەکەی کوشتووە یعنی یەکێکە لە بڵێن دراما تراژیدیەکان کە ئەو قەسیدەیە نووسیوە یەکێکە لە قەسیدە زۆر جوانەکانی گۆران تاون کە چوو بۆ سەر قەبران بینیوێتی ئەومانە ئەوانەشی کە بە تەمەنن لە سلێمانی لەوانەیە لیان پرسی بزانن کێ و کێ نییە کچەکە کێ و کچی کێ و ئەو کوڕەکە شەرکی دکتۆر گۆران شعرێکی هەیە حتا ئەڵێ کامیل بەسیر ئەڵێ پێم وتووە مامۆستا گۆران ئەو شعرەی کە بۆ دەروێژ عەبدوڵڵا نووسیوە یعنی زۆر تایبەتیە زۆر جوانە ئەڵێ گۆران فرمێز بە چاوی هاتووەتە خوارەوە ئەڵێ ئەوەی کە بۆ دەروێژ عەبدوڵڵا وتووە لە هەموو شعرەکانم بەلامەوە خۆشەویستترە و زۆر بە تایبەتی و لە بە دەروونێکی ئامادەشەوە نووسیمە ئایا ئەم
شعرەی دەروێژ عەبدوڵڵا ئەچێتە بۆ منە چوارچێوەی شیوەن و جۆرێ لە ماتەمەوە ئەوەی کە ئێمە باسیەکەین لە شیعری گۆرانە؟ ئەزین چۆنە خۆی خۆ زۆر جار شعری ماتەم هەمووی هەر ماتەم نییە. مەسەلەیەکی وەکو مەولەوی کە شعر بۆ عەمبەر خاتون ئەڵێ دڵداریشی تایە. اینجا عەرەبەکان مستەلەحێکیان بۆ داناوە. دکتۆر عنات بەڕەحمەت بێوەفاتی کرد سەرۆکی نووسەرانی عێراق بوو، پێی وتووە ئەلمەرثات الغەزەلیە، یعنی شیوەنە دڵداری، یعنی بەشێک شیوەنە بەشێکی دڵداریە کاتی کۆن بووە کە خێزانی بۆ جوان بۆ وا بۆ یعنی ئەبێت کە یەکێک وەسفی بڵێن ژنەکەی مردووە کە وەسفی یا دەستگیرانەکەی مردووە کە شیوەنی بۆ ئەژێرێ ئەبێت چەردەیەک باسی خۆشەویستێکەش بکە، باسی جوانێکەشی بکە، باسی لیقاءەکانیشی بکە، لەبەرەوە هەردووچی تێکەڵە، شیوەنەکەش و دڵداریەکەش تێکەڵە. ئەوەی دەروێژ عەبدوڵڵا چی تێکەڵە؟ یعنی تاڵێک لە شیوەن، بەڵام بەرامبەر بە چی؟ لەگەڵ دەرخستنی دواکەوتووی میلەتەکەمان، بەراوردکردنی دەروێژ عەبدوڵڵا بە گەورە هونەرمەندەکانەوە، بە بیتۆڤنەوە، بەڵام لە وڵاتێکە کە قەدری هونەرمەند لەناو قەومی بەسیتە قەدری سنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لەناو حەوزێکی خندە. یعنی تۆ یەکیش وەکو دەروێژ عەبدوڵڵا ئەو توانایی هەبووە، ئەو دەنگە خۆشەی هەبووە و خۆی بەعزێ لەحنی داناوە، بەڵام لە وڵاتێکی وەکو ئێرە ئەو ئێتیبامی پێنەدرێ، معنای وایە گۆران حەقە بۆی بگری، چکە هەردووکیان هونەرمەندن، ئەمیش هونەرمەندە ئەویش هونەرمەندە. بەشێک لە گریان بۆ دەروێژ عەبدوڵڵا، بەشێکە لە گریان بۆ خۆی کە وەک پێویست ئێتیمامیان پێنایەوە، وەک پێویست شاعیرێکی گەورە هەژار بووە، نەبوو بووە. دەڵێ لە سیما تا بەدیم کرد هەیکەلی عومرێکی حەسرەتکێش، وەها دیارە کە بەختت ئاشیانی بولبولی خەم بێ. لێرەدا دەڵێت سەحەر بێنێتە گریان و قسە سیحری پەری نەغمە، برای دەروێژ ئەزانم بۆ مەعیشە دوێڵ و ئاوارەی، بە زەهری ناعیلاجیتە لە ناکەزویستنی لوقمە، بە مردنتە گەگوێی ناشی ئەخنکێنێ خرۆشینەی. ینی بەڕاستی یەکێکە لە شعرە زۆر جوانەکانی گۆران و حەمە ساڵح دیلانیش زۆر جوان کردوێتیەوە بە گۆرانی. اینجا ئەزانی چی من حەزەکەم فەلسەفەی ئەوە پێ بڵێم. خۆی عادەتە هونەر ئەدەب بابەتە گرنگەکان نافرۆشتێن بە پارە. ئیبداعی ئینسانە، کاتێک کە دیستۆفسکی یا مەکسیم گۆرکی یا تۆڵستۆ یا بلزاک ئەمانە کەشتەڵێن خۆ بۆ پارە نەیانوتووە، بەڵام ئەم بەداخەوە ئەڵێ کە هونەر ئەفرۆشتێ و تۆ بۆ لوقمەی ژیانەکەیە کە ئەوەکەیت، یعنی بەشێکە لە گریان بۆ خۆی بۆ هەموو هونەرمەندێکە لە کۆمەڵگەی دواکەوتووە نانی نییە و هەژارە و ئەوەتە حاڵەتەکەی بەوە بێکە ئەبێت. زۆر ڕاستە قوربان. بە گۆران ئەڵێن شاعیری وەسف. ئایا ئەم شیوەن و ماتەمە، ئەم شینگێڕی و نووسینەوەی خەمە دەچێتە بۆ منە چوارچێوەی وەسفی گۆرانەوە؟ ینی بەبەسمەوەیە بۆ نمونە هیچ پەیوەندیەک لە نێوان وەسف لای گۆران و شیوەن لای گۆرانە هەیە، یان بۆونە دوو بوار و دوو ڕێڕەوی جیاوازن؟ خۆی وەسف لەگەڵ سەردا دووشتن لەلایەک جیاوازن، لەلایەک پێکرا لکاون. تۆ کە یەیت باسی بڵێن گۆران، کەیت باسی شیوەن بۆ هیوا ئەکات یا شیوەن بۆ گوڵاڵە ئەکات، لەگەڵ دەربڕینی هەست و سۆزەکە ئەبێ وەسفیشی تابێ، کەواتە وەسف حاڵەتێکە بە تەنیا بۆ شیوەن نییە، بۆ غەزەلیشە، بۆ مەدحیشە، بۆ هیجایشە، بۆ هەموو بابەتەکانە. هەر بابەتە وەسفی خۆی هەیە، هەر بابەتە وەسفی تایبەتی خۆی هەیە کە بگونجێ لەگەڵیە. مەسە یەکێک هێرشەکاتە شعری هیجا زۆرە تەبان، وەختی خۆی جەریر و فەرەزەکە کردویانە بەرامبەرێک زۆر بووە. تو ئەو هێرشانەی کەیکەیت وەسفیانەکەی لە کاتی هێرشەکە وەسفی تایە.
ئەو وەسفەی بۆ شعری هیجا هەیە، ئەو وەسفە بۆ غەزەل نییە، ئەو وەسفە بۆ شیوە نییە، کەواتە هەر بابەتە و وەسفی خۆی هەیە. ئەوانەی کە بڵێن تیورناسە ئەدەبیەکان هەندێکی ئەڵێ وەسف بەشێکە لە سەرد، هەندێکی ئەڵێنە جۆرێکە لە عامل مساعد لە یارمەتی دەری سەردە بۆ بەهێزکردنی، بۆ جوانکردنی، بۆ فراوانکردنی، بۆ گەشترکردنی. لەبەرەوە شوعەرای وەسف زۆرن لە ئەدەبی عەرەبیشا و لە ئەدەبی کوردیا و لە ئەدەبی فارسیشا، بەڵام ئەو وەسفە زۆر جار ئەوەنە بەهێزە زاڵە بێ بەسەر کۆی بابەتەکە، جاری واشەیە ناوەڕۆکی بابەتەکە زاڵە بەسەر وەسفەکە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەردووکیان ئالەنگئینی یەک بوون، هەردووکیان ئاوێتەی یەکتریە بن و زۆر جار هەستی پێ ناکەی کە ئەمە وەسفە لە دەربڕینی واتاکە. ڕاستە. دکتۆر بۆ نمونە سێ پارچە شعر بۆ مناڵەکانی خۆی، دوو هەڵبەست بۆ هیواویەکیان بۆ گوڵاڵە، دوو هەڵبەست بۆ بێکەسی شاعیر وەکو هاوڕێیەکی خۆی، یەکێکیش وەکو بۆ دەروێژ عەبدوڵڵا وەکەوەی کە خزمەتێکی بە گۆران کردووە، ئەگونجێ بوونە ڕۆحی بە ڕوحم ئاشنای وەڵڵا دای دەروێژ دای دەروێژ، ئەمە ینی دەڵێ لە بیتهۆفن گەلێ زیاتر بە ڕوحم ئاشنای وەڵڵا. ئەمانە ئەگونجێ هەمویان شیوەنێکی خودی و کەسی بن، واتە بۆ نمونە هەر سێکیان بۆ منە مناڵەکانی وەکو ڕۆڵە وەکو بەشێ لە جەرگی خۆیان بێکەس وەکو هاوڕێیەکی دەروێژ عەبدوڵڵا. ئایا گۆران بۆچی شیوەنەکەی شیوەنێکی مرۆڤایەتیانە نییە؟ ینی بۆ منە زۆر جار دەگوترێ شاعیرەکان پەیامێکی مرۆڤایەتیان هەڵگرتووە، دەبێ ئازاری مناڵێک لە وڵاتێکی تر میلەتێکی چەساوە لە وڵاتێکی تر لە شوێنێکی ترە بێ هەست و ئیلهامی شاعیرەکان بجۆشێنێ و بیهێنێتە قسە. ئایا گۆران هیچ شعرێکی هەیە کە بۆ منە بەدەر لە شیوەن و ماتەمە کەسیەکانی خۆی بە شێوەیەکی گشتی باسی شیوەنێکی مرۆڤایەتیانە بێ؟ یەکێکی هەیە بۆ قالەی ئایشەخان، یەکێکە لە شێعرە جوانەکانی. قالەی ئایشەخان یەکێک بۆ لە سلێمانی و کەسایەتیەکی نیشتیمان پەروەر بووە و گۆران زۆر بە جوانی وەسفی دەکات، یعنی زیاتر قەسیدەکە وەسفی قالەیە ئینجا هەستی خۆی. بەڵام بڵێ شعرێکی تەرجومە کردووە، شعری جەواهیریە بۆ قەیسی برای کە لە وەسپەی کانۆنی 1948 شەهید بووە، قەسیدێکی زۆر بە قووەتەی جەواهیریە، هەر بۆی هاتۆ لەوێ کە چون بردانە بۆ سەر قەبران شعرەکەی بۆ هاتۆ لە بە ئێرتیجال بۆی هاتووە. گۆران تەرجمەی کردووە، یەکێکە لە تەرجمە جوانەکانی گۆران. گۆران جگەلەوەی کە ئەوە شعرەی وتۆ متەرجمی چاکیش بووە، چیرۆکی تەرجمە کردووە، شعری بێگانەی تەرجمە کردووە وشتی بە قوتی هەیە لە تەرجمەکانیە. ئەو کوردێ پاکەی کە گۆران ئەو وەرگێڕانانەی پێکردووە، یعنی یەکێکە لەوانەیە کە هەستە ئەبزوێنێکەی خوێنیتەوە، یعنی هەستێ ئەبزوێنێ. ئەو قەسیدەی وتۆ بۆ قەیسی شەهید وەری گێڕاوە. ئەم قسەی جەنابێ ئەمان گێڕێتەوە بۆ ئەوەی کە چ ئەدەبێ ئەدەبێکی جیهانی مرۆڤایەتیە، چ ئەدەبێ ئەدەبێکی مەحەلیە. هەموو ئەدەبێکی مەحەلی ئەگەر زۆر بەهێز بێ ئەبێ بە ئەدەبێکی عالەمی. مەسەڵەن نازم حکمەت لە مەحەلێتەوە چووە بۆ عالەمی، بلزاک لە دەربڕینی واقعی فەڕەنسەوە بۆ بە ئەدەبێکی عالەمی. گۆران ئەگەر شعرەکانی تەرجمە بکەی ناڵێم هەمووی، هەندێکی ئەکرێت بێ بە ئەدەبێکی عالەمی. و ئەدەبی عالەمیش تعریفەکەی ئەوەیە بریتیە لە ئیبداع و داهێنانی نەتەوەکان، ئیبداع زۆر باڵاکان کامی کۆکەیتەوە ئەدەبی عالەمی دەرەکە. لەبەرەوە هەموو مەحەلیەک، هەموو ئەدەبێکی مەحەلی ناچێتە ئەدەبی عالەمیەوە، بەڵام هەموو ئەدەبێکی عالەمی بەشێکە لە ئەدەبە مەحەلیەکان کە هەر میلەتەوە بەقەدەر توانای خۆی، بەقەدەر عەبقەریەتی خۆی، بەقەدەر لێهاتووی شاعیر و هونەرمەند و ڕۆمانووسەکانی ئەچێتە ئەدەبی عالەمیەوە. زۆر ڕاستە. دیار دەستفروشتیەکان زۆر جار گۆران کە گفتوگۆ لەگەڵ مانگا دەکا، یا بۆ منە باسی پاییز دەکا، قسەی لەگەڵەکەی پاییز بووکی پرزەرد،
ئەنی بە جۆرە لە جۆرەکان کە باسی فەنابوون و تیاچوونی ئەم دیاردە جوانانەکە جۆرێ لە خەم و ئازار گۆران و شعرەکەشی داگرێ. ئەم دیاردە سروشتیانە هەر دیاردەیەکی تر هەبێ لە سروشتا گۆران لە نێو شعری خۆیان بۆ منە جێی کردبێتەوە یا حتا بوونە زۆرجار خۆشەویستی نیشتیمان ئەوەی کە دەڵێ بڵێن بەو بووکی تازە یەکشەوەم گەرهاتە سەر نعشم نەڵێ خۆی بۆ وەتەن کوشت و لە ڕێی عەشقی منانەژیە وەزیفەم بوو لە پێناوی وڵاتێکدا سرم بەخشم کە تۆی پەروەردە کرد بۆ من لە دامێنی چاوکەژیە. ئایا ئەمانە دەچنە چوارچێوەی شیوەن و ماتەم وە شینگێڕی لە شعری گۆرانە؟ ئەمە تاڵێکی خەمە، یعنی چەند تیشکێکی خەمە لە ناو قەسیدەیەکایە. ناکرێ هەم ئەمانە بڵێ بەتاوی قەسیدەکە لە ئەلفەوە بۆیە بۆ شیوەن تەرخان کراوە، ناکرێ. یعنی قەسیدەیەکە بۆ بوارێک گوتوێتی لە پڕێکە چەند لەقتەیەک چەند دیمەنێکی خەمناکی تایە ناتوانانی بڵێ ئەمانە قەسیدەی شیوەنن بە کول. بەڵام یعنی جۆرێک لە هەر خۆی تەبعی گۆران تەبعێکی خەماوی بووە، تەبعێک بووە عاتیفی بووە، هەستی زۆر ناسک بووە، شتەکان زۆر کاریان تێکردەوە. مەسەر لە سجنا بووە کە لە بەندیخانە بووە شعرێکی وتووە ئەی تریفەی مانگی بەردەم دەلاقە هەڵمەیە با پیس نەبی خۆمەیە لەم کوردی عێراقا. لە کاتێکا بۆ بند بووە لەسەر شتێک کە ئەو نەیکردووە و ئیتر جامی غەزەبی پڕ بۆ لە کوردی عێراق کە کوردێکە ئیحساسی نییە، کوردێکە ڕووناکبیر نییە، کوردێکە باشە و خراپەکەم تر لێگایەتەوە لەبەرەوە ئەو شیعرەی وتووە، شیعرێکە ڕەشبینی تایە بێگومان. دکتۆر کۆتا پرسیاری خۆم دەکەم ئەم ئەدەبیاتی شیوەن و ماتەمە بە تایبەت هی گۆران بۆ ئەدەبیاتی ئێمە چه گرنگی و پێگەیەکی هەیە یان بۆ منە ئێمە چۆن سوود لەم جۆرە ئەدەبیاتە وەربگرین و بیکەینە کەرەستە و تۆوی نووسینەوەی خەمەکانی خۆمان لە داهاتووە ئەو هەموو خەم و ئازار و میحنەت و دەربەدەری و کوشت و بڕێی کە بەرامبەر بە میلەتەکەمان کراوە تا ئێستاش هەوڵی سڕینەوەی نازنامە و وجودمان ئەدرێ. تا چەند ئەم ئەدەبیاتە گرنگە بۆ خۆنووسینەوە بۆ خۆنواندن و خۆسەلماندن لە کایی ژیانە؟ وەڵا هیوادارم خەمەکانمان کەم بێتەوە و ئاسوەیەکی گەشت لە بەردەمانە هەبێ و بۆ ئەوەی کە ئەوەندە خۆمان مەشغوڵ نەکەین. بەڵام واقعەکە وایە، ینی واقعەکە واقعی خەمە، واقعی شیوەنە، واقعی خەفەت خواردنە، ماندووبوونە. بەڵام ئەمانە بەشێکن لە ئەدەبمانەوێ نەمانوێنێک لە ئەدەبی کوردیا، لە ئەدەبی هەموو میلەتانە ئەم حاڵەتە هەیە و ئەم حاڵەتەش ئەگەر پتەوێ ناتوانی بڵێ ئەدەبی شیوە نابێ ببێ ئەگەر دنیاکە زۆر خۆش بێ، دنیا زۆر خۆشیش بێ، وەکو وڵاتێکی بەریتانیا بڵێن، وەکو فەرەنسا، وەکو ئەمانە کە بەنسبەت ئێرەوە بێگومان جیاوازیەکە زۆرە. بەڵام لەگەڵ ئەوەشە لەوێ شەرمردن هەیە، لەوێ شەر جوانەمەرگبوون هەیە، کۆسکەوتن هەیە، پاییز هەیە کە گەڵاکان ئەژاکێن و زەوی داپۆشن و خەمەکان زۆرە بێ، لەوێ شەر هەیە و لێرەش هەیە. من هەمووی ئەبەستمەوە بەچی؟ ئەبەستمەوە بە داهێنەر. داهێنەری گەورە ئەتوانێ وەکو ئەرستۆڵێ ئەڵێ یەکێک لە ئەرکی شاعیر ئەوەیە شتێک نێگەتیفەکان بکا بە پۆزتیف. شاعری گەورەمان هەبێ ئەتوانێ هەموو شتەکان تعبیری لێ بکا و ئەگەر نەشمان بێ بێگومان ئەوەی تر میلەتێکە تواناکەمان هەر ئەوەنەیە. ڕاستە دکتۆریان زۆر زۆر سپاس دەکەم. زۆر بەڕێز دکتۆر ڕەوف عوسمان نووسەر و لێکۆڵەر کە لەبارەی شیوەن و ماتەم لە شاری گۆرانە میوانی ئەم جارەی بەرنامەکەم بووی. سپاس دەکەم. هەر بژین سپاس. مەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە بینەرمان بوون تا بەیگەشتنەوەیەکی تر. بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.